بەراوی خوای گەورە سڵاوتان لەوێت بینەرانی بەڕێز و خۆشەویست بە پێچەوانی هەڵوێستی ڕاستەقینەی خەڵکی کوردستان وەفدێکی سەرۆکایەتی پەرلەمان و فراکسیۆنەکانی پارتی و یەکێتی گۆڕان سەردانی کۆنسۆڵخانەی فەڕەنسایان لە شاری هەولێر کرد و دواتر لە کۆنگرەیەکی ڕۆژنامەوانیدا هێمن هەورامی جێگری سەرۆکی پەرلەمان ڕایگەیاند کە پشتیوانی هەڵوێستی حکوومەت و ڕایگەشتی فەڕەنسا دەکەن. ئەم شەو لە بەرنامی ئەمڕۆ قسە لەسەرەوە دەکەین هۆکاری پشتیوانی سەرۆکایەتی پەرلەمان و فراکسیۆنانە بۆ بێڕێزیکردن بە پێغەمبەر درودی و خالێ بەوە ئیسلام چییە و پشتیوانی فەڕەنساش لەم بارودۆخەدا لە پێناوی چییە؟ ئەم پرسە تاوتوێ دەکەین بە میواندارێک لە بەڕێزان یەحیا نەوزەر جاف چالاکوانی ئیسلامی لە ستۆی سەرەکی هەروەها لە هەولێرەوە مامۆستا عوسمان کانی کوردەی ئەندامی پەرلەمانی کوردستان. پێچەوانەی هەڵوێستی ڕاستەقینەی ئێستای خەڵکی موسڵمانی کوردستان کە ئیدانی ڕێکار و بێڕێزیەکانی حکوومەتی فەڕەنسا و سەرۆک کۆمارەکەی دژ بە پێغەمبەر درودی خوای لەسەر بێت و موسڵمانان دەکەن. جێگری سەرۆکی پەرلەمانی کوردستان بە ناوی سەرۆکاتی پەرلەمانەوە پاڵپشتی بۆ هەڵوێستی حکوومەتی فەڕەنسا دەردەبڕێت. گەلی کوردستان هەمیشە وەفادار من هەورامی کە بە یاوەری نوێنەری هەرسێ فراکسیۆنی پارتی و یەکێتی و گۆڕان سەردانی کۆنسۆڵگەری فەڕەنسای کرد پاش سەردانەکە لە کۆنگرێکی ڕۆژنامەوانی داوتی پشتیوانی لە هەر هەڵوێستێکی ئێستای حکوومەت و گەلی فەڕەنسا دەکەین. ئێمە لە پەرلەمانی کوردستان بە پێی پەیڕەوی ناوخۆ هەڵوێستی فەرمی پەرلەمانی کوردستان لەسەر ڕووداوەکان و پەیوەندیەکانی پەرلەمانی کوردستان بە دەرەوەی پەرلەمانی کوردستان ئەو هەڵوێستانن کە لایەن سەرۆکایەتی پەرلەمانی کوردستانەوە تعبیریان لێکرێ و ئێمە دوێنێ لە دەستەی سەرۆکایەتی بڕیارماندا کە ئەمڕۆ بە ناوی پەرلەمانی کوردستانەوە سەردانی کۆنسۆڵخانەی فەڕەنسا بکەین و لەگەڵ ئەم فراکسیۆنە بەڕێزانەی کە ئەمە زۆرینەیەکی ڕەهای ناو پەرلەمانی کوردستانن بە فەرمی هەڵوێستی فەرمی پەرلەمانی کوردستان بەڕێی کۆنسۆڵخانەی فەڕەنساوە بە حەگەلی فەڕەنسا بە حکوومەتی فەڕەنسا بە سەرۆکۆماری فەڕەنسا بگەێنین بۆی ئێمە هاتین بۆ هەم ڕێز و سپاس گەیاندنەوە بە گەل و حکوومەتی فەڕەنسا و هەم بۆ دەربڕینی پشتیوانیش بۆ هەر هەڵوێستێک کە ئێستا حکوومەتی فەڕەنسا و ڕایگەشتی فەڕەنسا هەیبێت بەوەی کە ئێمە بەردەوام بین لەسەر ئەم پەیوەندیانە هێت. سەرڕایەوەی جێگری سەرۆکی پەرلەمانی کوردستان پێچەوانەی تووڕێیەکانی خەڵکی هەرێم لە بەرامبەر بێڕێزیەکان بە پەیامبەر ئیسلام پاڵپشتی لە فەڕەنسا دەکات. سەبارەت بەوەی 25 پەرلەمانتار نیگەرانیەکانی هاوڵاتیانی موسڵمانی کوردستانیان گەیاندە بۆ کونسوڵی فەڕەنسا دەڵێت هەر هەڵوێستێک لە هەر پەرلەمانتار و لایەکەوە بێت تعبیر لە پەرلەمانی کوردستان ناکات و هەڵوێستی فەرمی پەرلەمان ئەوە کە بەردەوام دەبن لە پشتیوانی فەڕەنسا ئەوەش بە تعبیرکردن لە ڕای زۆرینەی خەڵکی کوردستان ناو دەبات. بۆیە هەر هەڵوێستێک لە هەر پەرلەمانتارێک لە هەر لایەکەوە بوو بێت تعبیر لە پەرلەمانی کوردستان ناکە هەڵوێستی فەرمی پەرلەمانی کوردستان ئەمەیە کە سەرۆکایەتی پەرلەمانی کوردستان و زۆرینەی هەر زۆری ڕای خەڵکی کوردستان لەناو پەرلەمانی کوردستان تعبیری لێکە. ئێمە بەردەوامە بین لە پشتیوانیکردنی فەڕەنسا و پشتیوانی فەڕەنساش بۆ هەرێمی کوردستان بەردەوامە بێ. لە ماوەی ڕابردوودا لێدوانەکانی مانوێل ماکرۆنی سەرۆکی فەڕەنسا و ڕێکارەکانی حکوومەتی ئەو وڵاتە دژ بە موسڵمانان و پاڵپشتیکردنی بێڕێزیەکان بەرامبەر بە پێغەمبەری ئیسلام درودی خوای لەسەر بێت تووڕەیی موسڵمانانی لە سەرتاسەری جیهان لێکەوتووەتەوە و موسڵمانان بە چالاکی جیاواز دژی ئەو هەوڵانە وەستاونەتەوە لە ناویشیاندا بایکۆتی کاڵای فەڕەنسی. هەر لەو چوارچێوێشدا 25 پەرلەمانتاری کوردستان دووشەمەی ڕابردوو یاداشتێکی نیگەرانیان گەیاندە کۆنسۆڵی فەڕەنسا. جارێکتر سڵاوتان لەبێت بینەرانی بەڕێز سوپاس بۆ میوانەکانمان کاک یەحیا بەخێر بێن سوپاس بۆ ئامادەبوونتان لە بەرزستانەوە دەست پێ بکەین سەرەتا لەو هەڵوێستی چوونی سەرۆکایەتی پەرلەمان و فراکسیۆنەکانی یەکێتی و گۆڕان و پارتی و ئازادی بۆ لای کۆنسۆڵخانەی فەڕەنسا لە هەولێر و پشتیوانی بۆ ماکرۆن چۆن لێک دەدەیتەوە؟ بسم الله الرحمن الرحیم والصلاة والسلام على رسول الله. ڕاستیەکەی ئەگەر ئەو کۆنگرە ڕۆژنامەنووسیان نەبەستایە گومانی باشمان پێ بردن سەردانێکە و کۆمەڵە پەرلەمانتار و کوڵی پەرلەمانی کوردستان لە ئاستێکا سەردانی ئەم قونسڵگەریان کردووە و گومانمانە برد تەنها ئەوە نەبوو بێ کە بڵێن ئێمە فەڕەنسا جیاکەینەوە لەم هەڵوێستەی ئیسا و بەڵێ ئێمە گەلێکی موسڵمانین و ناڕەحەتین کە سوکایەتی بە پێغەمبەرمان کراوە بەڵام حەزەکەین دۆسیە و پەیوەندیە سیاسیەکانمان وەکو خۆی بمێنێ و ئەم شتانە بوترێ تا ئاستی قبول کراوە. بەس تۆ بیتە دەرەوە کۆنگرێکی ڕۆژنامەوانی ببەستی لە لووتکەی لاوازیە
بڕۆی بڵێ پشتیوانی وەکو پشتیوانی فەڕەنساکەین نەڵی بەرامبەر بەکێ ئێوسە خەڵکە بێ بپرسێ ئەمانە پشتیوانی فەڕەنسان بەرامبەر بەکێ ئەو بەرامبەرە کێ کە ئەمان پشتیوانیەکەن کێ و بەرامبەرە ئەوەی خەڵگەی بینێ پێغەمبەری خوایە درودی خوای لەسەر بێ سوکایەتی کراوە بە پێغەمبەری خوا مسلمانان تووڕەبوون و بێزار بوون تۆی بەرامبەر بەمە پشتیوانیەکەی ئەگەر تەسەورەکەی دەوڵەتێکێ بەرامبەر بە فەڕەنسا بۆ نایڵێ بڵێ ئێمە پشتیوانی فەڕەنساکەین بەرامبەر چ دەوڵەتیانی بڵێن بۆی خەڵک بزانێ دیاریکراوی چییە وازەحە کە بەرامبەر بە پێغەمبەری خوایە و بەرامبەر بەو سوکایەتیە لەکوێی مەنتیق و سیاسەت و پەیوەندی نێو دەوڵەتیە تا ئێستا پرسی وا ڕوویاوە بڕۆی بڵێ بە دەوڵەتێک ئێمە پشتیوانی جەنابتین هەر ئەوانسە تووشی شۆک بوون تووشی شۆک بوون کە ئەڵێن ئەمان نوێنەری میلەتێکی مسلمانن هاتوون بە ئێمەڵێن پشتیوانتانین بەرامبەر بەکێ بەو سوکایەتی کە بە پێغەمبەر کراوە کە مسلمانانی ناو فەڕەنسا جواناڵێن ئەگەر باسی پێغەمبەر نییە ئەڕۆی ئەڵێ بە پشتیوانیەکەین بەرامبەر بە ئازادی ڕادەربڕین چێ نەمانە ئەمانە کێن چونکە پشتیوانی ئازادی فەڕەنسا بکەن ئەمانە ڕۆژنامە کوژن ئەمانە نوێنەری کۆمەڵی حیزبن کە ئازادیان لە کوردستانە نەهێشتووە ئەبینین سە چەند کەس لە سیندانایە کە لەسەر قسە و لەسەر ڕای جیاواز چەند کەس کوژراوە ئەسڵەن کێ توانێت قسە بکات بەم حاڵە پەرێشانیش کە هەیە لە کوردستانە کێ توانێت خۆپشاندانێ بکات ئەمانە ڕۆشتون بڵێن چی ئەمانە کۆمەڵێک کوتلەن دوێنێ زۆر نادوێنێ لە ناو پەرلەمانە بەلایەن و ئاسایی بۆ کە حکوومەت نێتە ناو پەرلەمان حکوومەت لە هەموو دنیاچێتە پەرلەمان لێپرسینەوەی لێگرێ لێرە یاسایان گڵماندووە بەس بۆ ئەوەی حکوومەت نەچێتە ناو پەرلەمان ئەم مەجموعەیە ئەم کۆمەڵە بیچمە دوێنێ یاسایەکیان تێپەڕانەوە ئەو ڕوونکردنەوەی حکوومەت دیایەتی بۆیان قبوڵیان کردووە بە دەنگدان تیان پەڕانەوە کە چی بێژگە لەو هەموو پارە خوراوە بێژگە لەو هەموو موچە و لەو برینە دوو مانگ لەسەر یەک حکوومەت پارەی نێاوە کە ئەیاد یەک مەعاشەیە بە لێبڕینەوە ئەمانە قبوڵیانە ئەمانەڵی نوێنەری خەڵکین نوێنەری زۆری خەڵکین بە تەحەداواڵێم ئەم مەجموعەیەکە لەوێن نوێنەرایەتی گۆڕانەکانیش و پارتیەکان و یەکێتیش ناکەن حەزەکەم ئەوە بۆی بەسەرمانە تێ نەپەڕێەوە ئێمە منی سەتوانم لێرە ئەوکوڵی سوئی ئیسفادە و ئیستیغلالی سیاسی لە مۆزعب بکەم و هێرشکەمە سەر یەکێتی و سەر گۆڕانەکان و زۆر سەر پارتیەکان و بڵێن کاکە ها حیزبەکەتان ئاوا ناچاریان کەین بە هەر شتێک یا مەسەلەن ئیسفادە ئینتیخابی لێ بگەین بەڵام نەخێر ئەوانە ئەو خیتابە ئینتیهازی و ئەو خیتابە لەرزۆک و کزۆڵ و سەرشۆڕیە تەمسیلی یەکێتیەکان و پارتیەکان و گۆڕانەکانی کوردستانیش ناکەن وەکو جەماوەر جەماوەری ئەم سێ حیزبە من هیچ گومانم نییە جەماوەری ئەم سێ حیزبە زۆر جال زۆر تونترن لە جەماوەرە ئیسلامیەکەش چونکە گەر جەماوەری ئیسلامەکە بە مەنتیق و بە حکمت تەعاملکە لەگەڵ هەندێشتا ئەوان زۆر توندن لەو مەسەلە چونکە پرسەکە پرسێکی هێروە ئاسانیە باسی پێغەمبەرە باسی سوکایەتێ بە ئیسلام وەکو خۆی تۆ جورئەت بکەی لەما پشتیوانی فەڕەنسا بکەی ئەبێ سبەینێ لە هەر دۆسیەکی درا تۆ چیەکەی بۆیان بەیانی سبەینێ ئەم فەڕەنسایە بڵێ فڵان مامۆستا سوکایەتی پێکردم لەوێ بۆم بگرن بۆم بنێرن یا بۆم بگرن هەر لەوێ عەزیەتی بن ئەم مەنتیقە لەلایەن جەماوەری زۆرینەیەکی پارتیە ئەو قسەی کە کاکە هێمنەی کە ئێمە زۆرینەین نەخێر ئەوان جارێ زۆرینەیەکی ئەلکترۆنین ئێمە زانین لە بیرمان نەچێ ئینتیخاباتێک کرا تەزویرێکی خەیاڵی ئەلکترۆنی تیاکرا و حیزبانەی کە چوون بۆ ئەڵێن 25 پەرلەمانتار دەنگی حەقیقی خۆیان و بە تەزویریشان لێکراوە بە پەرلەمانتاری گۆڕانی تێدایە بۆ نمونە کاک عەلی تێدایە شایان عەسکەری تێدایە شیرین ئەمینی تێدایە ئەو پەرلەمانتارانی کە گۆڕانی تێدایە ئەو پەرلەمانتارانی گۆڕان کە ئیمزایان هەیە لەگەڵ ناڕەزایەتیە پەرلەمانتارەکانی تریشیان بردوۆتە پەرلەمان کە ئێستا بە حساب لەگەڵ کاگێمنان و پشتیوانی فەڕەنسا زۆرینەی دەنگدەری گۆڕان دەنگیاوە بۆ پەرلەمانتارانی کە دژی ئەو سوکایەتیان و ئەمە حاڵەتی تەبیعی کوردستانە زۆر ئەو پەرلەمانتارانی تریش کە چوون بۆ لای کۆنسۆڵی فەڕەنسی بەڵێکی شەبووە سەرکۆ هەبووە هاوڕێمە لاستار هەبوو هێرشەیت فەحەسەن بەڵێ بە دڵنیایی من ئەڵێم نەگەڵ پەرلەمانتارانە زۆرینەی بنکەی جەماوەری یەکێتی و پارتی و گۆڕان لەگەڵ ئەم جۆرە سەرشۆڕیان نییە و ئەمە هیچ معنایەکی نییە و پەرلەمانتارانی پێشوش کە چوون خۆ نەچوون حرب لەگەڵ فەڕەنسا ڕاگەیان یا بڵێن وڵات ئەو کوردستان لە جەنگایە لەگەڵتانە و خۆتان ببەستن و شەڕی ئەتۆمی ڕۆیە
چوون نیگەرانێکی سادە بە زمانێکی دیبلۆماسی نوێنەرایەتی میلەتەکەن ئەم ڕۆشتن و سەردانە ئەم زمانە تعبیر لە گرەیەکی دەرونی قوڵەکە کە ئەمانە لە ناخۆ خۆیان بەکەمەزانن لە ناخۆ میلەتی کورد بەکەمەزانن بەچی بزانە زۆر بەکەم ێزانن ئەمانە ڕۆژنامە نووسەگیری لێرامە بڕیان بە ئازادی نییە سوکایەتی ئەکرێ موچە ئەخورێمانەی مشکلێکیانی ئەسڵەن پشتیوانی حکوومەتەکەن هەر ئەم مەجموعەکە ئیسە چوون ئاماکەن هەر ئەمانە پرۆژەیاسەیەکیان ئامادە کردووە کە سوکایەتیکردن بە مەسئولین و ئەوەی کە ناوی هەیە لە ناو کووردا و نازانم چی و شەریکی تاوانباری سەرکی ئەمە مدزی و فەردەنەی 30 ساڵی ڕابردوون تەقدیس کرێن و ڕەخنە لێگرتنیان نەهێڵێ ئامانە سپاس دەکەم دەتەگرێم بۆ لای پەرست مامۆستا جەنابیشت بەخێر بێ هەر دەمێ و سەرتا لەو یاداشتەی ئێوەکو 25 پارلەمانتار کە لە فراکسیۆنی کۆمەڵی ئیسلامی یەکگرتووی ئیسلامی و ژمارەیەک پەرلەمانتاری بزوتنەوەی گۆڕان و یەکێتی وە تا بەرەی تورکمانیش تێدا بوو کە ناڕزایەتیتان گەر ناوەڕۆکەکەی چی بوو کە ئەو لە بەرامبەر لایەنەکانی دیکە ئەوەندە پێی سەخڵەت بوون و ئەمڕۆ ڕۆیشتن بۆ لای سەرکۆنسۆڵی فەڕەنسا لە هەولێر و پشتیوانی خۆیان بۆ ئەوان دەربڕی. بە ناوی خوای بەخشندەی میهرەبان سڵام لە جەنابەت و لە میوانە بەڕێزەکەت و لە سەرجەم بینەرانی کەناڵی ئاسمانی پەیام. هەڵبەتە ئێمە دانیشتووین بۆەوەی کەوە بەڕائەتی کولی خۆمان دەرببڕین لەم یاداشتەی کەوە بەناو دەستەی سەرۆکایەتی پەرلەمان ئاراستەی قونسڵخانەی فەڕەنسای کردووە بەس بۆوە دانیشتوین کە بڵین ئەوە وانە ئەمە پێچەوانەکەی ڕاستە و هەڵبەتە دوو ڕۆژ لەمە پێش مەجموعە پەرلەمانتارێک هەستمان بە پرسیارەتی کرد هەستمان بە مەسئولەتی سەرشانمان کرد لەوەی کەوە ئەم هەموو سوکایەتی و بێڕێزیە دەکرێت قابلی قبول نییە دانیشتێکمان کرد وتیان جێی خۆەتی هەندێک یاداشتێک بنووسین تەسلیمی ئەم قونسڵخانەی بکەین و شتێکی زۆر میانەڕە و شتێکی زۆر پابند بە پرەنسیپە یاساییەکانی جیهانیش کە ئێمە نیگەرانین لە ئاست هەرچی سوکایەتی هەیە بە هەرچی کەسایەتی و بە هەرچی ئاینی ئاسمانی و زەوی هەیە ئێمە ناڕزای دەدەبن وێ ڕای سوپاس و دەستخۆشی بۆ هاوکاریە پێشوویەکانی وڵاتی فەڕەنسا بۆ کورد و بۆ کوردستان کە کردویانەوە نەبێ ئێمە هەرچی چاکە و باشەی فەڕەنسا هەیە و هەر وڵاتیشتر هەبێ باسمان نەکرد بێ یاداشتەکەوا لە بەدەستی هەموو لایەکە هەم لا خوێندویانەتەوە تەنها ئێمە هەستمان بە پرسیارەتی خۆمان کرد و هەستان ئەو یاداشتەمان بەرز کردەوە دیارە ئەو هەستکردن بۆی کەوا ڕێی بەرامبەر لەو پەرلەمانی ئێمە قبول ناکرێت بۆیە هەستان یاداشتیان تەسلیم کرد کە ئەو یاداشتا 100% پێچەوانەی حقیقەتەکان بوو. باشە مامۆستا بۆ چونتان چی بوو لەسەرەوەی کەوان ڕۆژن ئەمڕۆ وتیان ئێمە تعبیر لە ڕای زۆرنەی خەڵکی کوردستان لە پەرلەمانی کوردستان دەکەین و بە دیاریکراوی جێگری سەرۆکی پەرلەمان وتی ئێمە پشتگیری هەڵوێستی ئێستای حکوومەت و وەڕای گشتی فەڕەنساش دەکەن. بۆ چونتان چی بوو لەسەرم سەردانەی؟ زۆر بەداخەوە تووشی شۆک بووین لە کاتێکەوە ئەم هەموو سوکایەتە کرا نەکرد پەرلەمان هەموو هەر سێ سەرۆکایەتەکەی هەرێم بێدەنگ بوون دوا بەدوای ئەوەی بەڕێز سەرۆکی لێژنەی ئەوقاف و کاروباری ئاینی لە پەرلەمان نوقتە نیزامی کرد بەوەی کەوە دەبێت دەستەی سەرۆکایەتی پەرلەمان یاداشتێکی هەبێ بۆ ڕەتکردنەوەی ئەم سوکایەتە لەوێ فکرەیەکیان بۆ هات کە بەڵێ دەبێت بەیانی سەردانی قونسڵخانەی فەڕەنسا بکرێت پێم وابوو ینی هەرچی بەرنامە بوو نەیان بوو بۆیە زۆر بە پەلەپەر هەستان ئەو یاداشتیان نووسی و زۆر پێم وابوو بەڕاستی گفتوگۆش لەسەر نەکرابوو یعنی پێم وانەیە و بەڕێزانی کە لەوێ ئامادە بوو بن بۆ چوو بن کەوا پشتیوانی فەڕەنسا بن لەوەی کەوا کاریکاتێر و سوکایەتی و بێڕێزی و بێ ئەرزشی بەرامبەر هیچ کەسێک بکەن ئەو بەڕێزانین لەوێن ئێمە لە نزیکەوە دەیان ناسین ئەو نوع عەقیدە و مستەوایەیان نییە بەڵام کە کاتێک لەوێ بوون تووشی ئەمری واقع بوون پێمان وایە وەکو چاوسورکردنەوەیەک بێ وەکو هەڕەشەیەک بێ وەکو ئیتیفاقێک بێ ئەو قسەیان کردە بەڕاستی ئێمە زۆر لامان سەیر بوو وەکو بەڕێز مامۆستا یحیا باس کرد ئایا تجارەتی چێ دەکەن پشتیوانی چێ دەکەن پێمان سەیر بوو زۆر بەڵێ باشە بەڵام ئەوەی کە جێگیری سەرۆکی پەرلەمان وتی ئێمە پشتیوانی هەڵوێستی ئێستای حکوومەتی فەرەنسا و ڕایگشتی دەکەین ئەمە ینی پشتیوانی دەربرن نییە بۆ ئەو بێڕێزی کە بەرامبەر پێغەمبەر درودی خوای لێ بێ بەرامبەر بە ئیسلام لە فەڕەنسا دەکرێت ئەمە پشتیوانی نییە ڕاگەانی پشتیوانی نییە
حتمما ئەوان ڕاگەیاندنەوە فەڕەنساش بە پشتیوانی وەریگرتووە بەڵام ئەوەی کەوا لای ئێمە زۆر سیر بوو لای هاوڵاتیان سیر بوو کەوان بە ناوی زۆرینەی پەرلەمان و زۆرینەی ڕەها قسەیان کرد کەەوە بەڕاستی وانە زۆرینەی ڕەهای پەرلەمان بابێن ئێمە ئامادەین با کۆبوونەوەیەک بکرێ زۆرینەی کوردستان ئایا کریسیانە ئایا ئێزیدیە ئایا کاکەیە ئایا مسلمانە هەرچیەک خەڵکی غێری مسلمان با بڕیار بدا زۆرینە مسلمانن و ئەو خەڵکەی کەوا دەنگیشی بەو جۆرە نوێنەرەی داوە ئێستا لە دەنگەکەی پەشێمانە لەبەر ئەوەی لە هەر هەموو کاریکاتێر و سوکایەتی و بێڕێزیەکان و بێ ئەدەبیانم بەرامبەر پێغەمبەری خوا کراوە لە هەر هەمووی شەریک دەبن ئەگەر ئێستا ناڕەزا نەبن بەڕاستی بۆیە دەبێت پەرلەمان لەبەر ئەوەی کەوا مؤسسەیەکی تەشریعیە دەبێت لەو بەینەدا وەکو حەکەمێک بێ وەکو کەسێک بێ کە بتوانێت پابند بە یاسا بێ ئەگەر سەیری یاسای قانونی عقوباتی عراقی بکەین مادە 372 کە زۆر بەڕوون و ئاشکرا پێمان دەڵێ هەر کەسێک سوکایەتی و بێڕێزی بەرامبەر هەر کەسایەتێک و تەقدیسێکی ئاینی بکە کەوا چەند ساڵ سزن دەکرێت و هەروە غەرامەی مادیش دەکرێت دەبا پەرلەمان هەستێ پابند بێ بە یاسا ئەگەر پەرلەمانێکەوە جێ یاسادانان بێ یاسای تێدا پێشێل بکرێ و بێت پشتیوانی خۆیان ڕابگەین ئەو پشتیوانیە وانی بەڕاستی بۆیە ئەگەر بێت و بە دەنگ و بە ڕێژە و بە ژمارەش بێ بەڵام 95 خەڵکی مسلمان خەڵکی کوردستان مسلمانە و دژایەتی ئەم جۆرە کاریکاتێرە و ئەم جۆرە هەڵوێستە و ئەم جۆرە نوێنەرەش دەکا بەڕاست دواتر دەگەرم وڵات لەسەرەوەی کێ نوێنەری ڕاستەقینەی ئەنجامەکان ئەنجامی هەڵبژاردن ساختن یاخود حەقتین دەگەڕێم وڵات کاک یحیا بگەڕێم وڵای بڕێزت زۆر قسە لەسەرەوە دەکرێم پشتیوانین لە پێناوچیە ئایا فەڕەنسا خزمەتی زۆری بە کورد کردو یاخود قسە لەسەرەوە شەیە لایەنی تر دەڵێن ئەوەی کە لە سایکزبی کۆکە لە 1916 فەڕەنسا و بەریتانیا ناوچەکانی کوردستان بەسەر چوار دەوڵەتدا بڵێن پارچە پارچەکە تا ئێستاش ئەوە ڕاست کراوەتەوە یەکێک لە لێدوانەکانی کاگیە من وتی لە 100 ساڵی ڕابردووە فەڕەنسا پشتیوانی گەلی کردووە باش من گومانم نییە کاگیە من خۆی ئەزانێم قسەی ڕاز نییە و ئەو خوێنەوارە و ئەگەر تا شەشی ئیعدادیشی بخوێندای 12 ئیسە ئەوەی خوێندووە کە سایگزبووکیۆکیە و لە ساڵی چەند نەکراوە ئەوە نەکراوە 100 ساڵ بڕۆینە دواوە ئەکاتە سەردەمی سایکزبیکۆ یەکەم نەهامەتیەک کە بەسەر کووردا هاتوو تا ئێستا ئێمە لەسەر کۆمەڵە سنووری وەهمی خەیاڵی ئەکوژین سایکزبیکۆ دیاری کراوە کورد لە سایکزبیکۆ دابەشکرا بەسەر تورکیا و کێندا زیار بوو کە بریتێ لە فەڕەنسا و بەریتانیا لەو کاتەوە ئێمە باجی ئەو سنوورە درۆی نەئین خوێن ئەبەخشین لەو سنوورە درۆی نە بۆ پاراستنی یا بۆ تەجاوزکردنی تا ئەم لەحزەیشی پێوە بێ خوێنی ئێمە لەسەر سنووری ئەفەوتێ کە ئام زلهێزانە دروستیان کردو هەر ئەوە نا شۆڕشی ئەرارات کە لە 1925 ڕوویار شۆڕشی کوردی بوو دژ بە کەمال ئەتاتورک فەڕەنسا بە فریایکەوتەوە فەڕەنسا پشتیوانی ئەتاتورکی کرد دژی بە کورد لە سیڤەریشە هەر فەڕەنسا دژی مافی کورد بووە ئەو چەند بڕگەیی کە سەپێنرا لەلایەن بەریتانیا و سەپێنرا و دەوڵەتی عوسمانی پێشتر دواتر کە دوای سیڤەر کە هین بوو فەڕەنسا دژی و خاڵانە بوو بڕیاری 1686 کە زۆر ئەوترێتەوە کراوە بە منێشتە خۆشە و نخبەیەکی زۆر ئەمەی بڵاو پێکرۆ کە زانێریکی زۆر هەڵەیە کە ئەوە ئەخرێتە ڕوو فەڕەنسا دژەفرینی دروستکرەوە فەڕەنسا ئێمەی پاراستووە ئەسڵ ئەساسی نییە ئەمڕۆ دکتۆر عوسمان عەلی کە خەبیرە لەم بوارەیە بە تەفسیل ئەمەی باس کردووە تورکۆت ئۆزار سەرۆکی تورکیای ئەو کاتە لەگەڵ سەرۆکوەزیرانی بەریتانیا ئەو کاتە ئەمان پرۆژە یاساکەیان پێشکەشبووە هۆکارگەشەوە بوو ژمارەی زۆری کورد لەسەر سنووری تورکیا و ئێران بوو ڕێگە نادرا داغڵ ببن معاناتێکی ئینسانی گەورە دروست بوو حەلەکەی ئەوە بوو کە ناوچەی دژەفرین دروست کرێ و پرۆژە یاسایان پێشکەش کرد و دواتر ئەنجومەنی ئاسایش ناچار بووکەوە قبوڵکە کە ئەمریکا و فەڕەنسا و وڵاتانی تر بوون یعنی پرۆژە یاساکە هیچ فەڕەنسی نەبووە ئەمەی ئەخیریش کە بینیمان ڕیفراندۆم وازەحە فەڕەنسا هەڵوێستی چی بوو ماکرۆن هەڵوێستی چی بوو لە ئەنجومەنی ئاسایش دژی پرسەکە بوون و بە نایاسایی و بە خراپیان زانی و بینیشمان کەچی قەومات تا کەرکوو گیرا تا چیکرا تا ئەمریکا هاتە سەرخەت تا تورکیا سنوورەکەی کردەوە اینجا فەڕەنسا توانی پێشوازیان لێ بکاوە
پرسەکەمەیە ئێمە چ قەرزاربارێکی ئەمانەین و ئایا قەرزانەوەی ئەمان بەوەیە کە بێدەنگ بین لە سوکاتی بە پێغەمبەر یا پشتیوانی لێ بکەین لە سوکاتی لە پێغەمبەر ئەمە لەکوێ معادلەیە هەیە باش لە چ منطقێکی سیاسیە تۆ پێویستەکە بۆ ئەگەر پشتیوانیشمان بن باشە لای پرسێکی زۆر سیاسیە جارێنی قسە لەسەر دەڵێن ئەوانە ئیسلامیەکانن وتارەکەی ماکرۆنیان نەخوێندوتەوە کاریکاتێرەکانیان نەبینیوە لە خۆیانەوە قسە دەکەن هیچ سوکایەتێکی تێدا نییە یعنی ئەوەی کە ماکرۆن دەڵێ ئیسلام لە قەیراندا کاریکاتێرەکان هیچ سوکایەتێکیان تێدا نییە ئەم بەڕێزانە کە بوون بە مفەسیری وتەکانی ماکرۆن خۆی وان ناڵێ ئەمانە هاتوون تەفسیری بۆکەن ئەمانە هاتوون حەزەکەن حەزی خۆیان تێگەڵ گرۆ بۆی وشەکانی کاریکاتێرەکان ئەمڕۆ دروست نەکراوە یەکێ لە نابووترین ئوسلوبی ئەم کاریکاتێرانە ئەوەیە چەند ساڵ لەمەوە پێش بڵاوکراوەتەوە هەموو ساڵێک بۆ ئیسیهانەی مسلمانانیان بڵاوێکەنەوە هەموو ساڵێک یان بڵاوێکەن یعنی تۆ یەک جارەمە ڕوویا بێ تێپەڕیەوە و تەواو بۆ ئیهانەی مسلمان ئەمە بڵاوەکەنەوە ئەوەی کە ماکرۆن بۆ خۆی قبول نییە ماکرۆن خۆی سەرۆکی بەرازیل سوکایەتی بە خێزانی گراتە دەنگ ماکرۆن خۆی هەر لەم ڕۆژانە سەرچی سوکایەتی پێکردو کە بە ناشرینی وەسف کردووە بەس ئەنی وتی خێزانەکەی ناشرین ئەیترە وەڵامی چی و ماکرۆن ئەوڵێ عیبە بۆ بەرازیل ئەوە سەرۆکێتی و وەڵامایەتەوە ڕەتدایەتەوە نەگەرەوە ئەم لەم ڕۆژانە مەغری مەراکیشیە کە عەقدی هەیە لەگەڵ سەفارەتی فەڕەنسا کە کاریکاتێریستە یەک کاریکاتێری دژی بە ماکرۆن کردووە عەقدەکان بۆ هەڵوەشانەوە لەم ڕۆژانە کاریکاتریسگەر فەڕەنسی ساڵی حکم درا و غەرامەیەکی گەورە لەسەرەوەی گومانی دروست کردووە بە کاریکاتێر لەسەر هۆڵۆکۆست ئاڵای فەڕەنسی سە سوکاری پێ بگرێ بە یاسا غەرامەکرێ بە یاسا زیندانەکرێ یعنی ئێستا لای ئەوان پێغەمبەری ملیارێ مسلمان پێغەمبەری ڕێژەی سادەی فەڕەنسیەکان خۆیان جارێک و دوو سێ و دە و سە و بە ناشرینترین شێوە کاریکاتێرێکرێ و بڵاوەکرێتەوە هەمان کاریکاتێر هیچ بۆیان گرنگ نییە و ئەمە بێ تۆ بە ئازادی نەگەرەوە بێ قوبوڵە بێ ئەبێ تووڕەژ نەبی تەنانەت ئەبێت لە فەیسبووکیش هیچ نەنووسی نابێت ژینگەرانێکی پێوە دێت تۆ گە دێ موسڵمانێکی میان ڕۆبی وەکووان داوایەکەن نابێت تووڕەژ بێ پێ بکەنی بە کاریکاتێرەکان پێ بکەنی بۆ موسڵمانی سەر لە کاردانەوە چی کردووە یعنی لە هەر حەدەسی ڕۆیە لە فەڕەنسا حتا لە ئەمریکا لەوەی ڕەشپێستەکە کوژرا بە هەزاران دوکان سووتێنرا بە هەزاران سیارە سووتێنرا باشە مسلمانان غەیری فەیسبوک غەیری سەڵاوات ناردن غەیری ئەوەی بە قەرەزاحیگە ناخۆین کاکە ئەمەیتر چی کراوە کە تۆ ئەوە نیگەرانبی ئاوازی ڕەبکەی فەڕەنسایەکی گەورە چ پێویستی بە پشتیوانی مەجموعەیە بوو دەڵێ وا هەیە کە ناتوانن بستێ خاکی خۆیان پارێزن کوردستان کوێی دەرگاو پەنجەری کوێی ماوە چ وڵات هەیە نەتوانێت بێتە ناوی یعنی ڕۆژانێمە بە کۆپتەر و بە تارە و بە این خەڵکە کوژێ لەم وڵاتە جورئەتی چیان کردەوە بەرامبەر بە دەوڵەتێ بەرامبەر بە هێزێکی دەرەکی ئەمانە تەنها بەرامبەر خەڵکی کوردستان ئازان تەنها بەرامبەر خەڵکی کوردستان ئازان موچەی ببڕن ئیهانەی بکەن زیندانی کەن سوکایەتی پێ بکەن ئەگەر ناڕەزایەتیشی دەربڕی ئاوا بڕۆن مامەحەمەیی و ماساو بکەن بۆ خۆنسوڵێکی داما و بڵێن بەخوایە منینەوە خەڵکە کۆمەڵێ نەخوێنەوارە نازانن وتارەکانی جەنابی سەرۆک بخوێنەوە بابە بۆ نازانی سوکایەتی وازحە کاریکاتێر وازدەکە سپاس دەکەم مامۆستا بگەڕێم و لای بەڕێزت سەبارەت بە مەسەلەی نوێنەرایەتی ڕاستەقینە کە ئەمڕۆژ زۆر جار دووبارە دەکرێتەوە کە ئەوان نوێنەری ڕاستەقینەن ئەوان نوێنەری ڕاستەقینن پێ دوایە خەڵکی کوردستان ئەوەی قبوڵە کە هەندێک لایەن بچن پشتیوانی دەرببڕن بەوەی کە سوکایەتی بە پێغەمبەر دروی و خوای لێبێت بکرێت حقيقة أم قضية دورة ل توجه سياسي وحزبايتي وقومي وعشيرة دقري وأتمنى بروسة وقضية كومالي إسلامية نئي بارتي ديمقراطي كردستانا نئي غورانا نئي يشتيا نئي هيتس كسيغنيا بويا كأي منيو إيغورانو يغرتو يشتيو بارتينيا كواتا إيساتانوتو حوتي دانشتواني أولاتيا كأو نيونرا نيونري ستانوت حوتي ولاتي كوا مسلمان بي يعني هرمي كمسلمان بي دبي نيونرا كي أو هابي دبي أو خلق أوندا طبعا أو براسي أو بري بحرمتي بأرزشية بو دنگدري خوي ككاتك دنگدري شي مسلمان ومن ده يعني ناسم أو خلق كوا دنجي بوانا داوا بخوا حاجية بخوا ملايا بخوا سيدة بخوا شيخة نيوش دكا روحجو دقري إيسا دلي من وكو
نوێنەری حەقیقی پەرلەمان و کوردستان ئەو قسانە دەکەم ئێستا من لێرەنا دەیدەمە بەردەستی دەنگدەرانی ئەو لایەنانێکەوە چوون بۆ پشتیوانیکردن لە سوکایەتیکردن بە پێغەمبەری خوا ئایا ئەی دەنگدەرانی ئەم لایەنانە ئێوە ڕازین کاری کاتێت بە پێغەمبەرتان بکرێ ئەگەر ڕازی بن ئەوەتانەوە نوێنەرەکەتان کردی ئەگەر ڕازیش نین وەرن بە دەنگ وەرن بە جواب وەرن بنووسن خۆ بۆیە قەزەی کۆمەڵی ئیسلامی و یەکگرتووی ئیسلامی و گۆڕان و نەوەی نوێ و یەکێتی و پارتی نییە بۆیە سەتان 97 نەخێر ئەوانە نوێنەری حەقیقی نین بگرە ئەوانە نوێنەری چاوسورکردنەوەن ئەوانە نوێنەری قونچکە دەمارچەن ئەوانە نوێنەری تەزویر و ساختەکاری و ئەم حاڵەتان ئەو نوێنەرایەتیان کردەوە بۆیە نوێنەری حەقیقی ئێمە بەڕاستی ئەو مسلمانانن کەوا ئەهلی مزگەوتن ئەهلی نوێژن وەکو مامۆستای حیادە فەرمێ ئێمە چمان کرد دەربارەی ئەوەی تەنها سەڵاوات لێدان و بەخوا هەندێک مسلمان و هەندێک بێدەسەڵاتی وەکو ئێمە گریاون و لە مزگەوتەوە سەڵاواتیان ناردووە کەواتە نوێنەری حەقیقی هەرێمی کوردستان مسلمانە سەدانەوەی مسلمانە و ئیستینکاری ئەو قەزیەش دەکات مامۆستا بڵێن دوو لە ڕوو جەناب تو بینێران ئەوە دووڕووی نییە ئێمە دەبینین هەمویان ڕۆشتون بۆ لای بڵێن سەرکونسوڵی فەڕەنسا کە پشتیوانی دەروون بەس دوایی ئەمڕۆ لە یادی لەدایکبوونی پێغەمبەر دووبارە بەیاننامە بڵاو دەکەنەوە پیرۆزبایی لە خەڵکی کوردستان دەکەین ئەو دووڕوەیە چیە کە پێ دوایە وە نەبوونی هەڵوێستیش کەوتە لە سەراستی حکوومەت سەرۆکایەتی هەرێم و لە سەراستی پەرلەمانیش کە دانەی بکەن هەتا لە سەراستی یەکێتی زانایانیش بۆچی یانی ئەم بێدەنگە لە پێناویتی بەداخەوە وەکو باسم کرد هەڕەشە و چاوسورکردنەوە لە وڵاتی ئێمە وای لە هاتۆ یاسا و پەیڕە و شتوای هەموو پێشێل کردووە بۆیە یەکێتی زانایان بەداخەوە بێدەنگە وەزارەتی ئەوقاف و کاروباری ئاینی بێدەنگە و هەروەها گلەیم با بکەم بەڕاستی مامۆستایانی ئاینیش وەکو پێویست بە جواب نین پێویستە مامۆستایانی ئاینی بەدەنگ بێن تەنانەت ئەوەندە کە ڕوبەڕووی ڤایرۆسی کۆڕۆنا بوونەوە بە ئەوەندەش ڕوبەڕووی ڤایرۆسی ماکرۆن ببنەوە کاویان کوشتندەترن کاویان لەناوبەرترن بەڕاستی بۆیە دەبێ ئەم خوتبەیە خوتبەی تەوحیدی بەرگریکردن لە پێغەمبەری خوا بێ صلی الله عليه وسلم ئەگەر گەورەترین شخصی ئەم وڵاتەش بیکە ئێمە ئێستینکاری دەکەین بۆیە ئەمە دووڕوویە منافقیە کە دوێنێ چوە پشتیوانی فەڕەنسا بکە لەسەر کاری کاتێرەکانی و سوکایەتەکەی بەیانیش بێتە ناو مەولود جا بۆ بەیانی تۆ بیکە خاڵێکی دەستنیشانکراوە ئەگەر ئەو خەڵکە جورئەتیان هەبوو هاتنە ناو مەولود خوێنەکانی ناو شاری هەولێر و ناو سلێمانی و ناو هەر شارێکی ئەم کوردستانی ئەگەر بەرباران نەکران بزانە ئەم خەڵکە نوێنەریان بەڵێ حەقیقیە و ئەو کاتی ئەو خەڵکە ڕاز ناکە بەڵام ئەوانە جارێشکە ڕویان نییە بێنە ناو خەڵکی نوێژ خوێن و مسلمان و بەو شێوازێکەوە دژایەتی پێغەمبەرەکەمان بکەن صلی الله عليه وسلم عهد لەگەڵ خوا بێ سوکایەتی بە من و باوکم و بە حیزبەکەم بکرێت دەنجێ ناکەم بۆ تەبایی و بۆ تێکنەچوون یەکریزی و پێکەوە ژیان لەبار نەچێت بەڵام بۆ پێغەمبەری خوا قابلی قبول نییە هیچ کەسێک قبولی ناکات باشە بەس مامۆستا سەبارەت بۆی کە پێ دوای ئەوان قبوڵیان بێ ڕێزی بە تەنانەک پێغەمبەر درودی خوای لێ بێ کە لە سەراسی گیان بڵێ نزیکەی 2 میلیارد شوێن کەوتوو هەیە ینی قبوڵیانە کە بێڕێزی بە سەرکردەکانی خۆشیان بکرێوەتە ئێستا پرۆژه یاسایەکی شاتوتە پەرلەمانی کوردستان بڵێن هەیەمان نیشتیمانی و نەتەوەیەکان هەر کەسێک سوکایەتیان بکە بە 7 ساڵ سزا دەدرێت. بەڵێ ئەگەر ئەوان ئامادەن سوکاتی بە سەرکردەکانیشان بکرێت کە ئێمە نایکەین تەبان ئێمە پێمان جائیز نییە پێمان ڕەوانی نایکەین حتا جنێوێکی سەر زادەش بێ نایڵێن بەڕاستی ئەوان قبول ناکەن سوکاتیکردن بە ڕێز عەشیرەتێک بە حتا بە ژینگە پارێزێکی کە شەریعەتی ئیسلامی لەگەڵدا نییە بۆیە نابێ قبوڵیش بکەن سوکاتی بەخوا بە پێغەمبەری خوا بکرێ عەلەیهی سڵات وەسەلام ئەو پرۆژە یاسانی کەوا دەیهێنن بەس بۆیانە خەرچی پێ دەمکوت بکەن نەیانتوانیەوە لە 30 ساڵی ڕابردوو خزمەتی خەڵک بکەن خەڵک ڕازی بکەن لە ئاست داخوازی خەڵک دابن ئەم هەموو قەیرانە و پێشمە بەڕاستی ئەو پرۆسەیە بۆ بەلا ڕێدابردنی مەوزوعەکانە حکوومەتێک 30 ساڵ لەسەر پێگە و لەسەر ئەم هەموو خەزیێنە زێڕ و نەوت و داهات و عارد و ئاسمانی بەرەکەت بە نەتوانێت موچەی 100,000 شەهیدانە بدا والله ئەوە حکوومەت نییە والله پێم عیبە بەڕاستی کە دەچین لە هەندێک شوێنان بە ناوی مؤسسەیەکی فەرمیە و ئەم وڵاتەوە قسان دەکەین بۆیە بەڕاستی دەیانەوێ قەزیەکان بەلارەدا بن و قەزیە قەیرانەکان بشارنەوە. سوپاس دەکەم بەڵێ بینێرانی بەڕێز ناوبڕێکی کورت و دەگەڕینەوە وڵاتە. تۆپ ئارت تاکە بریکاری تۆڕی میدیایی کۆمەڵ بۆ بەرهەمهێنان و بڵاوکردنەوەی ڕێکلام.
foundation. Oui, that's it. وازي لبن أو فاراكا راسك باراكا. بسيطة بسيطة صبا بسيطة 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 شير شير نبي. ألو برنجي محمودة بەڵێ باجوا بقرن أكتري سالكين ركلام كاني إيوا لاي إيميا جا أجر هفته زور جا أجر باريكي زور منينه إتر ركلامهم يكلامي برنجي محموديش فونيش جاري استا جواب مويت برنجی محمود ڕێکلامی ناوێ شلون؟ برنجي محمود ركلامي ناوي بسيطة بسيطة صبا بسيطة. شايفوا يا اي تو سنة جيرابوي ربا بوري كلامبو. ئەم قڕاناوی چالاکە حەزی لە چپسێکی چاکە بۆیانینی لای تاکە زۆر تەندروستە و زۆر پاکە ئەم چەشناوی باریە حەزی لە چپسی نینیە نینی تامی سروشتیە هیچ چپسێک وەک ئەو نییە هەر جوانیش کوڕێکی جوانە حەزی لە ئاهەنگێرانە لە یادی لەدایک بوونەکەی چپسی نینی بوو هەڵبژار دەکەی نینی هاوڕێی مناڵانە تامی خۆشە و بێزیانە بۆن و ڕەنگی هەمە جۆرە شێوە و قەبارەی زۆرە گوشاری نینی تامێکی لە یاد نەکراو چۆن زۆپای ئەسڵی تۆیۆتۆمی تۆربۆ یابانی دەناسرێتەوە وشەی تۆربۆ ناوی مارکەکە نیە ناوی مارکە ئەسڵیەکە تۆیۆتۆمیە و ئێستا لە عێراق و کوردستان بە تۆربۆ ناسراوە و هەربەم هۆیەوە دەرفەت بۆ ساختی ئەم کاڵایە لە بازاردا زۆر بووە و بە ناوی تۆربۆ لە وڵاتانی تر ساختە دەکرێت بۆیە پێتان ڕادەگەیەنین کە تەنها وشەی تۆیۆتۆمی مارکە ئەسڵیەکەیە گەرانتی 3 ساڵی لەگەڵدایە بە تەنها زۆپای تۆیۆتۆمی فتیلەکەی سیاڵقی هەیە کە بەشی 3 ساڵ دەکات زۆپای تۆیۆتۆمی یابانی مۆدێل RCA37 ئارامی و دڵنیایی بەرهەمە پاککەرەوەکانی برنجێک بخۆن کە دڵنیابن لەسەر چاوەکەی چونکە تەندروستیتان لە هەموو شتێک گرنگترە برنجی سروشتی شیمال باشترین جۆری برنج لە تەواوی دنیا ئەویش بەهۆی ئەوەی لە خاکێکی بەپیت و جەوێکی شێدار و باراناوی شیمالی ئێراندا دەڕوێت برنجێکی سروشتیە و هیچ مادەیەکی کیمیایی و حافزەی تێکەڵ نییە و هیچ زیانێکی بۆ سەلامەتی و تەندروستی و قەڵەوی نییە بگرە زۆریش بەسوودە پێکاتە و ڤیتامینەکانی برنجی سروشتی شیمال پرۆتین ئاو ڤیتامین ئی کالیسیۆم ئاسن مەگنیسیۆم مەنگەنیز پۆتاسیۆم ڤیتامین B1 B2 B3 B5 B6 واتە ئەم برنجە برنجی کارگەکان نییە خاڵی بێت لە ڤیتامین بەڵکو و چڵتوکە و خۆمان کڕی دەکەین شێوازی لێنانی لەگەڵدایە بۆ دەستکەوتنی برنجی سروشتی شیمال پەیوەندی بکەن بە 1970 353 27 27 هەر کات تاقیتان کردەوە خۆتان بڵاوی دەکەنەوە. تۆپ ئارت تاکە بریکاری تۆڕی میدیایی کۆمەڵ بۆ بەرهەمهێنان و بڵاوکردنەوەی ڕێکلام. جارێکتر سڵاوتان لەبێت بینێرانی پرس کاک یحیە بکەڕێم بۆ لای بڕێزت سەبارەت بە مەسلەی هەندێکیان دەڵێن ئەمە ئازادی ڕادەربڕینە بەس ئەمە ئەوەی کە دەکرێت کاری کاتێرەکان ئەمە بۆ هەموو دینەکانی تر و یاخود بڵێن بۆ هۆڵۆکۆست و بۆ کوشتارگەی ئەرمەنەکانیش ڕێگە پێدراوە لە فەڕەنسا ئەمڕۆ هەر لە حاشیە ئەوەی پەرلەمانە مەجموعەیەک بە ناوی خوان ناو ڕۆشن بیر و نازان کەیتر بوو دەڵی ناوم کۆمەڵگەنی یعنی ئەوانن کە حتا لە ماڵۆژ من بوزن لە ناو ماڵ و مناڵ و کە سوکاری خوانەوە بەشێکن لەو چینەی کە بەگشتی پیانەڵین بندیواری ئەم حیزبانە و موچەیەکیان بۆ بڕاتەوە ئیشیەوەی بەس ئەخواتەوە قسە فرایە ئەوانە و لەم جۆرە مناسبەتانەش دەرەکەون بۆ من گرنگ نین و شایانی باسکردنیش نین لە ناو کۆمەڵگا بەڵام ئەم جۆرە خەڵکە کە لە بەحسابی خۆی لە چوارچێوی باسی ئازادی ڕادەربڕینە خۆی خاتەنە ئەم مەیدانە بەزەوەنی لێ بپرسە تۆ ئەتوانی بەرامبەر بەو بەرپرسەی کە موچەکەتی بەدەسە قسە بکەی ئەو حیزبانی ئێستا لە کوردستان ئەم حکومە گەندەڵی و شکست خوارد و داتەپیوە ئەکەن ئەتوانی قسە بکەی بەرامبەریان ناڵم لێرۆ قسە بە پارتی بڵێ یا لێرۆ قسە بە یەکێتی بڵێ ئەوەی کە ئاغاتە ئەوەی کە موچەکەتی بەدەسە
ئەوەی کە کەناڵەکەت پارە ئەو تۆ لێ بەرنامی تیاکەی ئەتوانێت قسە بکە ئەسڵەن ئەکرێ کاریکاتێ دروست کرێ لەسەر ڕەمزەکان ئەوەی ناوێنێن ڕەمزەکانی کوردستان جورئەتەکەن بڵاویکەنەوە جورئەتەکەن قسەی تیا بکەن لەبەرەوە من تیان نەپەڕێنمەوانە هەر ئەسڵەن بەشێنین لەوەی کە قسەیان لەسەر بکرێ منەمێ ڕێک بچین لەسەر ئەو مەسەلەی کە باسی مەحرەقەت کرد جوولەکە بۆچی سووتێررا سووتاندنی جوولەکە لە کاریکاتێرۆ دەستی پێکرد بە کاریکاتێرێک دەست پێکا بە مەحرەقەت کۆتاییە ئەو کاریکاتێری ئیسرا کرێ لەسەر پێغەمبەر لەسەر مسلمانان نەتیجەکەی ئەوەیە کە بە هەزاران مسلمانە کوژێمە بەلا من احتیاتیە ئەمە ڕێگە خۆشەکە بۆ ئەوەی کە مسلمان کوشتن ئاسایی بێ کە ئەو وەختەی کە جوولەکەکان کوژان خەڵکی ئەوروپا هیچ مشکلێکی نەبوو بۆ چونکە پێشتر بە کاریکاتێر و بە ئیعلام ئەوەنە جوولەکە منبوس کرابوون لە کۆمەڵگەی ئەوروپیا کە دوایی بە هەزاران و بەدایان هەزاریان لێ ئەکوژا بەلایەن و ئاسایی بوو هەروەکو ئێستا کە بە مسلمانان بەس ئێستا قەدەغەیە کاریکاتێر لەسەر ئێستا هۆڵۆکۆست قەدەغەی قسەکردن لەسەری بەڵێ ڕاستەکەی ئێمە ئەمانەیە پێشەوەی هۆڵۆکۆست بەسەر مسلمانان ڕووبا ڕایگرین ئەم سوکایەتیە چونکە ئەم سوکایەتیە هەر ئەوە نییە کە کاریکاتێرە دروست کراوە کاریکاتێرەکان و شەڕی وێنەیەکی منبوزی مسلمان پێشانەدرێت کە کەسێکی دواکەوتووی تونڕەوی خەتەرە ئەگەر ئەم ئینسانە لە ناویشی بەرین وەکو وایە شتێکی خراپمان لە ناو بردبێ ئایا من و تۆ ئەم وێنەیەمان بۆ خۆمان قوبوڵە من سێری خۆم کەم تۆ سێری خۆتکەی هەرێکی و لە جێ خۆی وەکو مسلمانێ سێری خۆی بکە ئایا من ئەو درڕندەیەم دراوسێکەم ئەو درڕندەیە مامۆستاکەمان ئەو درڕندەیە دکتۆرەکەمان ئەو درڕندەیە کامی مسلمانین ئەم وێنەیەمان بۆچی قوبوڵە کە خەریکە لە ئەمریکا و لە ئەوروپا و لە ئیعلامە بۆمان دروستەکرێت کە مشت بریتین لە کۆمەڵێ درڕندەی دڵڕەقی ژنکوژی مشکیلاوی ئەمانە کاتی ئەم وێنە دروستەکرێ و سەرەتاکەی بە کاریکاتێر دەست پێکا و بەشە سەرەکیەکەی بەو ئیسلامۆفۆبیای دەست پێکا کە ماکرۆن ئیسە سەرپەرشتیەکە لە ئاستی ئەوروپیا نەتیجەکەی ئەمەیە کە بەدایان هەزار مسلمانە کوژێ لە سووریا و بەلامان و احتیادی سبەینێ لە ناو فەڕەنسا هەزاران کەس لە کوژێ و احتیادیە بێ بەلایەنەوە واتە ئەو مەحرەقەیە ئەبێ بە حەقیقەت بەسەر مسلمانانە چونکە ئیسلامۆفۆبیایەگەی ئەو وێنەیە کە ئام بودەڵانە قبوڵیان کردووە ئەم جەماعەتە کە نوێنەرایەتی ناو خێزانەکەی خۆشیان ناگەن کە سوکارەکەیشان ناکەن کە من دڵنیامە و چواردە و کە سوکاریان تف و نەعلەتیان لێکا کە چووە پشتیوانی لە فەڕەنساکە لە دۆسیەکی وایە ئەم وێنەی قبول کردوە بەڵێ مسلمان ئەبێ ترسناکە بەڵێ مسلمان ئەبێ لەژێ پرسیارا بێ ئێمە ئەبێ کۆتایی بەم ڕسمە بێنین و ئەبێ خۆمان پێناسی خۆمان بکەین و ئێمە پێویست ناکە ئیتر جارێکی تر سێر بکەین زانین ئەوروپا و ئەمریکا چۆن سێرمانەکەن ماکرۆن چۆن پێناسەمان بۆکە ئەسڵ ماکرۆن چ جۆرە دینێکمان بۆ داانێ ئێمە جێبەجێ بکەین ئەوەیە دینێکمان بۆ داێنێت تەنانەت مومان گرژ نەبێگر کاریکاتێریشمان لەسەر پێغەمبەر بۆ بڵێن ئێستا مسلمانان دەیانەوێت بارودۆخی فەڕەنسا تێک بدەن هاتوون لەوێ دەژین هیچ ئەو بارودۆخی کێستە لە وڵاتانی ئیسلامی هیچ پەیوەندێکی بە وڵاتانی زلهێزەوەیە بۆی کە مسلمان لەم بارودۆخەدا بێت بەڵێ ئەوان هاتون وڵاتەکانی ئەمان تێک گاوە ئێمەش ناچار بووین ئاوارە بووین بۆ وڵاتەکانیەوان ئەوان ئەگەر واز لە ئێمە بێنن بەچی وازمان لێ بێنن بەچی وازمان لێ بێن ئەوان پشتیوانی هەموو دیکتاتۆرەکانی ناوچەکەن هەر ئێستا باو پرسیارە وەڵام بینەوە بۆچی کودەتا کرا بەسەر مورسیا بۆچی چونکە ئەمریکا ئەوروپا نانەوێ خەڵکی ئەم ناوچەیە لە ئازادی و دیموکراسیا بژین نانەوێ نوێنەری ڕاستەقینەی خۆیان هەڵبژێرن چونکە نوێنەری ڕاستەقینەی خۆیان ئەو کەسانن کە تعبیر لە دین و کللتور و مێژوو و ڕابردوو شکۆیانەکەن نەک لە زەلیلی هەر لەوێ بیبینە کاتێک کاکەیە من و پێڕەگەی بە پەلا ڕۆن بۆ ناو قۆنسوڵگانی ئەخانە چونکە ڕووی دەمیان لای ئەوانە ئەوان دانیانەنن ئەوان پشتیوانیانەکەن ئەگەر ڕووی دەمیان لە ئالی مزگەوت و ئەو دەنگدەرانە بووە کە بە حساب دەنگیان پیاون ئەوە ئیسە بەدڵی و خەڵکیان بکردایە پشتگیریی ڕژێمی دیکتاتۆرەکان دەکەن کە خۆت دەڵێ بۆ نمونە 40 ساڵ ڕێگەیان نا سەددان بەردەوام بێت شەکیشیان پێفرۆژ و کیمیاویشیان نایە و پەردەپۆشی کیمیاباران و ئەنفالیشان بۆ کرد باش 40 ساڵێشتیان حوسنی بارەک حکم کات 40 ساڵێشتیان قەزافی حکم کات 40 ساڵێشتیان بن زاید زین العابدین بن علی حکم کات 50 ساڵەیەڵن کۆمەڵێ مەلیک حکمی خلیجەکەن یەک ساڵ ڕێگەیان نا مورسی حکم کات کە بە دەنگدان و بە ئینتیخاباتداتن دانیشان بە وزنەوەی حەماس لە 2006 لە فەڵەستینە نەناکە خەڵک بە ئینتیخابات دەڵی بژارد بوو چارەسەری ئەم منتیقە بریتێ لەوەی ئەم میلەتانە هەستنەوە سەر پێی خۆیان ڕێز بۆ خۆیان بگێڕنەوە و نوێنەری ڕاستەقینەی خۆیان بە دیموکراسی هەڵبژێرن نەک ئەم نوێنەری دیکتاتۆریانە کە چاویان لە دەستی مخابراتی دەرەوە
و چاویان لە قونسوڵخانە و لە وڵاتانی دەرەوە و هەموو ترسێکیانەوەیە ئەم ئاغانیان لیان ناڕازی بن بۆ وەڵا لە فەیسبووکی کوردستانە خەڵکێگەی قسەی وتەوە بە ماکرۆ. سپاس دەکەم. مامۆستا بگەڕێمەوە لای بەڕێزت هۆکاری چییە کە لەسەر ئاستی بۆ نمونەت تا فەڕەنساش خەڵکی بێدین هەیە ئەم کارەی سەرۆکی فەڕەنسای پێ هەڵەیە بەڵام لێرە پشتیوانی لێ بکرێ و وەکو هەندێکیان وەکو ئازادی ڕادەربرنیش سەیری بکەن؟ بەڵێ ئەو برادرانەی لای خۆمان ئەو ئەلمانیانەی لای خۆمان نە ئیسلامەکەیان وەرگرت پێی بەختەوەر بن نە دیموکراتی و ئەلمانێتەکەش فێر بوون پێی بەختەوەر بوون و خەڵک پێ بەڕێوە بن لە هەردووکیان بوون خەسیرە دنیا والآخیرە بوون. هەموو ئەلمانیانی دنیا متفقن لەسەر ئەوەی کەوا ئەم کاری کاتێری فەڕەنسا کردوێتی تعبیر نییە لە ئازادی ڕادەربرین دەڵێن ئەوە بێڕێزیە و ئەوە بێقانونیە. ئەگە تەمەشای محکەمەی ئەوروپی بکەین کەوە دەڵێ نات فەڕەنسا بۆی نییە سوکاتی بە گەورەی ئیسلام محەممەد بکات صلی الله عليه وسلم لە چوارچێوەی ئازادی ڕادەربڕین. ئەوە محکەمەی ئەوروپی بڕیارداوە من و یەکگرتو و بزوستنەوەی ئیسلامی و لێرە و لێوێ بڕا نەدراوە ئەو بڕیاری خۆیانە. هەموو ئەلمانەتی جیهان دەڵێن ئەوە کارێکی ئاژاوە گێڕیە تونند و تیژیە پێشێلکردنی ئازادیەکانە بەڵام ئەوانەی ئێرانە تازە بە تازە دەڵێن ئەوە ئێمە پشتیوانی دەکەین و ئەوهایە و بۆیە ئەوە بەڕاستی حاڵی نەبوونە لە معنای ئەلمانیەت تێنەگەیشتە لە معنای ئەلمانەت نوێژە دەکا و ئەلمانیا بەڕۆژوو دەبێ و ئەلمانیا دەستە مزگەوتێ و ئەلمانیا. ئەخ ئەو دوو فکرە زۆر لێک دوورن مسلمانی و ئەلمانی زۆر لێک دوورن. ئەلمانی واتە لادینی نوێژ واتە پابەندی کەواتە لە هیچیان تێ نەگەیشتەوە بۆیە بەڕاستی ئەوانە ینی وەکو بڵێ ڕۆبۆتێک بەکرێ گیرابێ بۆی کەەوە ئەو شتانە بکرێ فۆرمات کرابێت کە ئەم بەرنامەی دێدا خەزم کرابێ و هەر ئەوەندەیە ئەگەنا بۆ خۆشیان ئەو عەقیدەیان نییە. ینی کەسێک بێ پشتیوانی لەم هەموو کاریکاتێری بکە بۆ وڵاتێکەوە بەرژەوەندی خۆی پێش هەموو بەرژەوەندەکان خستووە. بەڵێ هەر لە فەڕەنسا شەبووە خەڵک لەسەر کاریکاتێر سزادرابێم حاڵەتانە شەبووە بۆچی بۆ مەسەلەن بۆ بەرپرسێکی فەڕەنسی ڕێگە پێدراوە بێ بەڵام بۆ بڵێن ڕێگە پێدەنەدراو بێ بەڵام بۆ پێغەمبەر دووری خوای لێ بێت ڕێگە پێدراو بێت. بەڵێ هەر لە فەڕەنسا کە عەبدولحەکیم هەر لە فەڕەنسا لە ساڵی 2009 گۆڤاری شارلی ئیبدۆ سوکایەتێکی بە کوڕی سەرۆکۆماری پێشووی فەڕەنسا کرد کە ناوی لیکۆدارا سارکۆزی بوو سوکایەتێکی پێکردو بڕیاریش دراوکەوە ئازادی پێشێل کردو و دایانە محکەمەی و خەرامەش کرا و عقوبەشیاندا. یعنی هەمان محکەمە لە هەمان وڵات تەنها بە یەک کەسی زۆر بەسیتیش سوکایەتی کردو ئەو هایانی کرد بەڵام تەنها بۆ ئیسلام خوێنی ئەوە هەرزانە تەنها بۆ موسڵمانان ئەوە ئازاد بەڵام ئەوانیش ناتوانن دیسانەکە سوکایەتی بڵین باشترین وەڵام ئێستا چییە کە مسلمانان بەرامبەری ئەم هەڵوێستە بەرامبەرم سوکایەتە بیگرینە باشترین وەڵامێک چییە دەبێت چی بکرێ بۆ وەڵامدانەوەی ئەم جۆرە کارانە؟ لەبەر ئەوەی کە ئێمە خاوەنی ئەو هێزەنین هێزێک تەشکیل بکەین بەسەر فەڕەنسا دابدەین و بۆی کەوا ئیجراعاتی خۆمان بکەین ئێمە دەبێت بەکردەوەی جوان و نەرمونیانی خۆمان و پابەند بوونمان بە پرەنسیپە ئیسلامیەکان و هەروەها بە تەبایی و برایەتی خۆمان زیاتر بتوانین ئیسلام بەڵاو بکەینەوە پابەندبوونی زیاترمان و هەروەها بەڵاوکردنەوەی هوشیاری زیاتر کە خەڵکانێک مسلمان بن و پشتگیری لە ئەلمانیەت و لە کوفری جیهانی بکەن و موسەی فەرمانبەری خۆی نەدا پشتیوانی لە فەڕەنسا بکە ئەوە ئەگەر بێت و دڵسۆزی بێ بۆ فەڕەنسادی بۆ دڵسۆزی بۆ گەلەکەی خۆت ناکەی دڵسۆزی بۆ موچەخۆر و دەنگدەری خۆت ناکەی موچەکەیت هەموو بڕیوە کەواتە دەبێت خەڵک هۆشیار کرێتەوە لە ڕێی جەنابتانە وەکو ڕاگەیاندن کارێک کە بەڵێ ئەو قەزیە تەنها چاواشەکاری ئەگەر نایت پەیوەستی بە هاوپەیمانی بینی فەڕەنسا و هەرێمی کوردستان نییە. سوپاس دەکەم کاتم زۆر کەمەوە بە سەبارەت بە هەڵوێستی وڵاتان یاخود بڵین ئەوەی کە ئێستا کاڵای فەڕەنسیش بایکۆت دەکرێت دەبێت لەسەر ئاستی کوردستان و وڵاتانیش چی بکرێتەوە چوونی بەڕێز؟ من بۆم گرنگە ئەمەیان بڵم کە ئێستا جەنگی جیهانی سێهەم بەرپایە دژ بە ئیسلام و هەموو ئەمەی ئێستا ئەگوزارێ بۆ ئاسانکاریکردنی قەتڵ و عامی موسڵمانانە. چی لە خۆگرتەوە جەنگی سێمە؟ ئەمە ئەو ئیسلامۆفۆبیایە کە ئیسە ئیبینین ئەو وێنە شێواوەی مسلمانە کە دروست کراوە لە ڕاگەیاندن لە کاریکاتێر لە سینەما شتەکە زۆر سادە نییە ئێمە وابزانین هەر کاریکاتێرێکراوە تەواو و سەرۆکی فەڕەنسا خەڵەتێکی گرۆتاوە
پرسەکە زۆر گشتگیرە و لۆبیەکی زۆر گەورەی جیهانی لە پشتیەتی و ئیعلامێکی زۆر بەهێزی جیهانی پارێکی خەیاڵی کە بەشێک لە حکامی خلیجیش پشتیوانیەکەن لە کۆتایی بینین کە سەر ئەم ماکرۆنە بێتە مستەشارێکی کەسێکی وەکو بن زاید لە خلیج یعنی ئەمانە ئەوەنیان لێ چاوەڕێکرێت ئەمانە بەردەوام لە کەمپینان کە ماکینێکی ئیعلامی گەورە کە بە فلیم بە سینەما بە هەموو شتێک کە موسڵمان ئەمەیە دواکەوتووە قێزەونە تیرۆریستە تۆ هەر تاوانێکە بێت زەلامێکە کوژێ من و تۆ بەیانی هەڵەسین لە خەو بەبێ ئەوەی هیچمان کرێ من و تۆ تاوانبارین بۆ وەڵا ئەو کەسەی کە وای کرد موسڵمانە ئیتر نە تەحقیق کراوە نەبزانین ئەسڵەن چی بۆ چینە بۆ گرنگ نییە یعنی بەس ئەوەنە موسڵمان بێ بەسە بۆ ئەوەی جارێ عەمەلێکە ناو بنرێت تیرۆریستی و دینی ئیسلام ناو بنێ بە ئیرهابی و هەموو مسلمانە بکەونە موقیفەوە یەڵا بێ یەکێکمان لە فەیسبووکەکەی خۆمان و لە تەلەڤیزیۆن و ئیعلامەکەمان و بێنە سەر تەلەڤیزیۆن بڵێن وەڵا ئێمە نەبووین و بەخواوی شێکی زۆر قێزەونە و ئێمە دژیەوەینەوە ئەوە ئیرهابی و ئێمە بەرین لەوە و دەستکەین بە تەبریرات و خۆپاکردنەوە یعنی ئێمە بەبێ هیچ تاوانبارین هەرەوەی مسلمانین ئەبێ دەستکەی بە خۆپاکردنەوە بۆ ئەمریکا بۆ ئەوروپا بۆ کاکە هێمن کە ئێمە تیرۆریست نین و ئێمە ئەسڵەن دەموچاویشمان گرژ ناکەین لە کاری کاتێر بۆ چونکە ئێمە تونڕەونین ئەم حملە جیهانیە کە نەتیجەکەی بە کوشتنی کۆمەڵکوژی مسلمانان کۆتاییەت لە بەرامبەریەوە بێ سوپاسی خوا بکەین جەنگێکی هۆشیاری بەهێزیش هەیە لە ناو چینی گەنجانە ئێستا هەموو دیندارەکان شەرنیە حیزبیش بن شەرنی ئەسڵەن هیچ ئیلتیزاماتێکی نیشانە هەرەوەنە مسلمانن تێگەشتووە ئەو مسلمانە تیرۆریست نییە کاکە من مسلمانم تیرۆریست نیم من مسلمانم ئیرهابی نیم من مسلمانم تۆ بۆ نییە سیفەت بۆ مندانی تۆ بۆ نییە پێناسە بۆ مندانی من مسلمانم هەشت تاوانێ ڕوویا من هیچ بۆم گرنگ نییە بۆم گرنگ نییە چۆن هەزاران ڕۆژانە هەزاران تاوان ڕۆیا و تۆ هیچ بۆ گرنگ نییە ڕۆژانە تاوان ڕۆیا و ئێوە یەکجار بیستان بەم زەلامەی کە تاوانەکەی کردووە سیفەتی دینی و مەزهبی بخەنە پاڵ و بڵێن ئەمە ئیرهابین و ئەمە تیرۆریستن نەخێر یەک بێ بە عەمەلیەیەکی ئاسایی بەڵام بەس بۆ مسلمانەکە ئیرهابیە تیرۆریستە وابێ هەموو مسلمانان بکەونە ئینزارەوە کابرایەکی فەڕەنسی نۆم لە سادەی فەڕەنسا مسلمانی هەڵەیەکی کردو باشە؟ باش ئەبێ ئەم لە سادەی فەڕەنسایە دانیشن خۆیان پاکەنەوە سەدان ڕێکخراو داخرێ سەدان مزگەوت ئیهانە بکرێ بەڵێ کە هیچ ئاگای لێنی و هیچ بەرپرس نییەلی من بەرپرس نیم لە تاوانی باوکم تۆ چۆن بەرپرس مەگەی لە تاوانی کەسێ لەو سەری دنیا بە چ منطقی ئێمە ئەمانەوێ تاوانباری مسلمان وەکو تاوانباری خەڵکی تر دادگایی بگرێ وەکو تاوانباری خەڵکی تر سێرکرێ من تاوانی کەس هەڵ ناگرم و ئەگەر ئەمان ئەوان بیانێ ئەو پێناسە دروستکەن بۆ ئێمە قبوڵی ناکەین ئەوە وشک ڕوویاوە گەنجی مسلمانی ئێستا بە جورئەتەوە ماکرۆن قسەیەکەکە هەفتا قسەڵێتەوە بە ماکرۆن ناشترسێ لەوەی قونسوڵی فەڕەنسا تووڕە بێت و کاکەی من حەزێت زۆر سپاس بۆ بەڕێزان کاک یەحیا نەوزەر جاف چالاکوانی ئیسلامی لە سۆدی سەرەکی هەروە لاولێرەوە مامۆستا عوسمان کانی کوردی ناوی پەرلەمانی کوردستان سوپاس بۆ بینێرانی بەڕێز سوپاس بۆ هاوکاران خواتان لەگەڵ